هونەرمەند و میوزیسیانی ڕۆژهەڵاتی کوردستان علی سەریری ئەندامی گروپی کامبات لە ڕۆژهەڵاتی کوردستان چەندین کۆنسێرت و بەرهەمی ناوازیان تۆمار کردو و هەروەها بەشداری چەندین فستیڤاڵیشیان کردووە لە ڕابردوودا و کۆمەڵێک میوزیک ڤیدیۆی سەرنجڕاکێشی بڵاو کردوێتەوە خۆی ئاواز و یاخود بەرهەمهێنەر و هەروەها ژەنیاری ئەو بەرهەمانەش بۆ علی سەریری نوێترین بەرهەمەی خۆی بڵاو کاتەوە بە ناوی بیرەوەریەکانی ئەستەمبول. قسە و باسی زیاتر لەسەر ئەم بەرهەماکەم زۆر بەڕێز علی سەریری لە ڕێگەی تەلەفۆنەوە لە شاری تارانەوە لەگەڵ منە، بەڵام بەر لەوەی کە گفتوگۆ و قسە و باسی زیاتر بکەین پارچەیەک لە یاخود کەمێک لە پارچە ڤیدیۆکەی ئەبینین. فەرمووی. کاک علی سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. کاک علی سڵاوت لێبێ و ئەم کاتتان باش. ئەگەر کەمێک لەبارەی خۆتەوە بۆمان بدوی، ئەگەر گوێت لە دەنگی منە تەمەنت چەنە و کەمێک باسی بەرهەم و هەروەها باسی مێژووی دەستپێکردنی تۆ لەگەڵ مۆسیقادا. باهاشتاوا خدمتك شنوندهی و یک بیننده شنونده عزیزی که دنگ ما شنوندن تصویر مجموعه بنده علی سریری متولد سال 1370 و کرمانشاه حالا خدمت ایران. باهاشتاوا خدمتك شنونده آوریل و یک بیننده شنونده عزیزی که دنگ ما شنوندن و تصویر مجموعه بنده علی سریری متولد سال 1370 و کرمانشاه حالا خدمت ایران. زۆر باشە. چۆن ئامێری کەمانچەت هەڵبژارد؟ بنده خانواده اهل موسیقی گرامیه و موسیقیش و هم مناری و گرد ساز تنبک زیر نظر خودم آغاز کردم. سال 1388 و گرد انتخاب کرمانشاه به عنوان ساز تخصصی موسیقی حرفه‌ای شروع کردم. زۆر باشە. لەلای چ مامۆستایەک یان لەلای چ ئوستازێک فێری ژەنینی ئامێری کەمانچە بووی کاک علی؟ استاد شیر کامپا، استاد شیرازه، استاد اردشیر خان کامپا. زۆر باشە. استاد اردشیر زۆر باشە. لە کەیەوە بە شێوەی ئەکادمی فێری ژەنینی ئامێری کەمانچە بووی؟ بنده 12 ساله که به صورت حرفه‌ای و مداوم نوآشته آهنگسازی و نوازندگی ساز کمانچه فعالیت داشت. زۆر باشە. ئەگەر باسێکی ئەم بەرهەمە نوێیەتم بۆ بکەی، ئەم پرۆژە نوێیە بیرەوەریەکانی ئەستەمبول لە کەیەوە دروستووە، بیرۆکەکەی چۆن بووە؟ خاطرات استانبول و دعوت رسمی شخص خانم و دوست و همکار هنرمندم سرکار خانم فضالا
و شروع به کاوش و خوشبو. زۆر باشە. کاک عەلی لە بواری میوزیکی فیلمدا کارت کردووە و هەروەها لەگەڵ زۆر کەس کارت کردووە کە ناوبانگێکی زۆریان هەبووە. ئەو کەسانە کێ بوون و ئەو فیلمانە چی بوون؟ و افتخار وگر دوست عزیز و هنرمند جناب آقای حمید حامدی‌نژاد پروژه موفق برده و آلبوم نارنج تورنج و همچنین وگر دوست عزیزم جناب آقای سعید آقاخوانی به عنوان سولیست کمانچه بله. و نام پروژه پایانی و موسیقی متن سکانسیل مجموعه نورخه 2 و 3 و همچنین وگر دوست عزیز و هنرمند سرکار خانم اکسل ملک‌زاده نام پروژه برم همکاری داشت. و در رابطه با سرکار خانم غزال آخوندزاده متولد 14 اردیبهشت 1370 فراگیری موسیقی از 6 سالگی نزد امیر صراف، عضو انجمن کلاسیک خانه موسیقی، عضو انجمن فرهنگی ایران و اتریش. بەڵێ دەستەکانت خۆش بێ. زۆر سوپاس بۆ عەلی سەریری میوزیسیان، سوپاس کە لەڕێی تەلەفۆنەوە لە تارانەوە لەگەڵم بووی.